بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین لە بەشی کۆتایی بەرنامەکەی ئەمڕۆمان قساکەین لەسەر گرنگی خودناسی هەر ئەسڵەن چۆن خۆمان بناسین و ئەم خودناسی چۆن ئەتوانێت یارمەتی دەرمان بێت و ئەوەی کە پەیوەندەکانمان باشتر بێت و بتوانین کەسێکی سەرکەوتوترمان لێ دەرچێت. هەر بۆیە بەڕێز پشتیوان جەمالمان لەگەڵدایە کە بەڕێزیان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیین لەسەر ئەم بابەتەش هەر کتێبێکی چاپ کردووە کە لە کۆتاییە زۆرێک لە خودناسیەکان ئەگاتەوە بۆ کە تۆ بزانی کەسێتی چۆنە کە ئەم کتێبە ئەتوانێت زۆر یارمەتی دەربێنای کتێبەکە خۆت بناسە و کارەکەت دیاری بکە. کاک پشتیوانیان سڵاوی لێبێ زۆر بەخێر بێ پیرۆزبایت لێکن لەبەر چابوونی کتێبەکەت. خودناسی هەمومان نەزانی خودناسی تا ڕادێکیش خۆمانە ناسین بەڵام بڕوا ئەکەی کەسی وایە لە 50 ساڵیان لێڵێ لانێ زۆر جار نەیدرکێنێت تازە ئەزانێت لانەیە شتێکی هەبێت تایبەتمەندیەکی هەبێت لەبارەی خۆی و شتێکی بۆ دەرکێت. ئەم خودناسی هەتاکو زووتر باشتر خۆ کاتە چۆن خۆمان بناسین بەدڵنیاییەوە. ئەمێ بە قسێکی سوقرات دەست پێ بکەم. تاوان قسەکەی لە یۆنان لە مەتحەفەکانە لە دەرگای مەتحەفێک نووسراوە ئەڵێ ئیعرف نەفسەک بنەفسەک، واتە خۆت بناسە بە خودی خۆت. ئیمامی عەلیش ڕزای خوای لێ بێ قسێکی هەر جوانی هەیە ئەڵێ رحم الله امرأ عرف قدر نفسه، ڕەحمەتی خوا لەو کەسەی کە خودی خۆی ئەناسێت، یعنی سنووری خۆی نابەزێنێت. بۆیە لە کۆمەڵگای ئێمەیە زۆربەی کات ئەگەر ڕوو بکەین لێکۆڵینەوە بکەین ئەو کێشانەی کە ڕوو ئەدات لە کێشەی کۆمەڵایەتی لە بینی هاوسەرەکانە، لە کێشەی کار لە بینی کارمەندەکان و بەڕێوەبەرەکانە، لە فەرمانگەکان لە کۆمپانیاکان زۆربەی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کەسانە خودی خۆمان ناناسین. ئێمە ئەگەر بینە سەر خودناسی ئەتوانین لە سێتەوەرەیە کورتی بکەینەوە و مرۆڤ بتوانێت لەسەر خۆی ئیش بکاتەوە. هەتا باسی تەوەری یەکەم بکەین. تەوەرەی یەکەمیان ناسینی خودی خۆیەتی، هەستەکانی خۆی بەرامبەر بە خۆی بەرامبەر بە خەڵک، سلوکی هەڵس و کەوتی ڕۆژانەی لەناو کۆمەڵگایە لە شوێنی کاری لەگەڵ خەڵکە، ئەمە دووهەم. و هەروەها شارەزابوون لە خاڵە لاواز و بەهێزەکانی خۆی، لە چ خاڵێکە لە چ شتێکە بەهێزە بەکاری بێنێت و لە شتێکی شار لاوازە بیخاتە ئەو لاوە، ینی خۆی بێتاقەت نەکات کە ئەم خۆی تایە. ئیسا بەعزێک کەس هەیە بۆ نمونە خاڵێکی لاوازی تایە شەرمنە، تاقەتی قسەکردنی زۆر نییە، شەرمەکا کە قسە بکات لە ناو کۆمەڵگایە، ئەی کات بە عوقدە لە خۆیە، یعنی خاڵێکی لاواز وای لێکایتر بەهۆی ئەمەوە کە خودی خۆی ناناسی ئەم خاڵەوای لێکایتر لە هیچ شوێنەکە نتوانێت قسەیەک بکات، نتوانێت هیچ شتێک بڵێت بە کەسێکی کەم دوولەوانەیە بە کەسێکی ناکۆمەڵایەتیش ناوی برن. بۆیە کە تۆ هاتیت ئیشت لەسەر خۆت کرد، هەستەکانی خۆت بۆ بەرامبەرەکانت کە زانیت کەسێکی کۆمەڵایەتیت حەز بە خەڵک ئەەکەیت، خەڵکت خۆش ئەوێت، ئەو کاتە تێکەڵی خەڵک ئەبیت، سنووری خۆت ئەزانیت، بەمەیە ئەزانی چییە خوا دەرەوەیە مێشە ئاجی کردووی نەحەقت نییە وازی لێ منە میوانە ئەوش میوانە. کەواتە خاڵی لاواز و بەهێزی خۆت لەسەر خۆت ئیشکردن، هەستەکانی خۆمان لەگەڵ هەڵسو کۆتەکانمان کە ئەمەمان زانی بە ئاسانی ئەتوانین کۆتاکمان وێ. تەوەری دووهەمیان کە مرۆڤ بتوانێت ئیشی لەسەر بکات بریتە لە چی؟ بریتە لە کۆمەڵایەتی بوون، ئەو کۆمەڵگایی کە تایە ئەژی، ئەو ژینگەی کە تایە ئەژی. ینی ئێمە دوو جۆر کەسایەتیمان هەیە لە کەسایەتیەکانە کە لەو کتێبەشا باس کراوە، ئەمەژەی پێدراوە. کەسایەتێکیان هەیە پێیان ئەوتێت کەسایەتیە کراوەکان، واتە کۆمەڵایەتین، بەردەوام حەز بە قسەکردن لەگەڵ خەڵکەکەن، تێکەڵبوون بە خەڵکەکەن، حەزەکەن هاوڕێی زۆریان هەبێت، خەڵک بناسن، یعنی حەزەکان لایەک لە شاری سلێمانی ئەو بناسێت. ئەمە کۆمەڵایەتەکانن کە پیانەوترێ کراوەکان. تایپی دووەمیان پێوترێت پارێزگارەکان. ئەم پارێزگارانە خودی خۆیان وایە، تەبیعەتی خۆیان وایە، سروشتی خۆیان وایە، زۆربەی وەخت حەز بە تەنهاییەکەن، حەز بە تێکەڵ گۆشەگیر نین، گۆشەگیر نین وەکو گۆشەگیر، بەڵام حەزیان بە قەڵەباڵغی زۆر نییە، ئیزعاجە بن پێی، زۆر حەز بە ناسینی خەڵک ناکات، ینی حەزەکات دوو هاوڕێی هەبێ بەسێتی لە ژیانیە. بۆیە ئێمە لە نەناسینی خودی خۆمانە جاری وا هەیە کاتە تێکەڵ ئەبی بە کۆمەڵگا تووشی کێشە ئەبیت، تووشی ڕوبەڕووبوونەوە ئەبیت. نەناسینی خودی مرۆڤ بۆ خۆی ململانێکی بۆ دروست ئەکات لەگەڵیا. بۆیە کەسە پارێزگارەکان کاتێک ئەچێتە شوێنێکەوە لە سەیرانێکە ئەڕوا لەگەڵ هاوڕێکانیان سەیرەکات، ئەمان هەمویان کراون گۆرانی ئەڵێن هەڵ ئەپەڕن، ئەم زۆر تااقەتی نییە، ئەوێ وەکو ئەوانیش بێ حەز ئەکات
بەڵام دەرونیە ناخی سیرەکەی بێتاقەتیەکە بۆ خودی خۆی ناناسێت نازانێ ئەمە سروشتێکە هەندێک جاری وهەیە خوا نەخواستە لەوانەیە لێی بکا بە نەخۆشیی دەرونی بڵێ من نەخۆشم با بچم بۆ لای پزیشکێک بەڵام ئەمە نەخۆشی نییە ینی بۆ زانیاری بۆ ئەوەی ئەو کەسانی کە ئەگەر سروشتیان وایە بزانێت کە ئەمە خودی خۆی وایە ینی هەڵسوکەوتی خۆی وایە ئاسایش بێ بەلە ینی ئەو کەسانی کە ناسییان ئەم کەسە ژوایە نابێت بێن لۆمەی بکەن تۆ بۆ تێکەڵ نابی تۆ بۆ نایی لەگەڵمان یانی زەختێکی زۆر دێ بکەیت تەنەن دایک و باوک ینی جاری وهەیە زەخت لە مناڵەکەی ئەکات مناڵەکەی پارێزگارە یعنی شەرم ئەکات زۆر حەز ناکات بێتە ناو میوانەوە لە ژوورەکەی خۆی دابنیشەیە بە خێراتنی کات و ئەڕوات دایک و باوک زۆری لێکە و حیا و بردین بۆ وات کرد بۆ وات نەکرد یعنی ئەمە سروشتی کەسەکانە خود ناسی کە چویتە ناو خود ناسی و خۆت ناسی ئەم کارت بۆ ئاسانە کات کە تەورەی دووەمە لە ناو کۆمەڵگایە یعنی ئەتوانی پەیوەندیەکانت سنووردار بکەیت ئەو کەسانەی کە پارێزگارن تۆ پارێزگار ئەبی لەگەڵیان ئەو کەسانی کۆمەڵایەتین احتیادی تۆ توانی خۆت کۆمەڵایەتی بی لەگەڵیان کاتە چۆن خۆم بناسم ئێستا ئەمەی کە بەڕێزت باست کرد دوو گروپ بوو بەڵام هەندێک شتیت لەم نێواندا هەیە بۆ نمونە دوای تەمەنێک زانی تۆ دڵت ناسکە دوای تەمەنێک بۆ نمونە بۆ دەرەکەی تۆ حەز لە فڵان شتە حەز لە فڵان شت نییە ئەمانە چۆن بۆمان دەرکەوێت کاک پشتیوان خۆی خوێندنەوە باشترین چییە باشترین چارەسەرە بۆ ئەوەی کە تۆ خودی خۆت بناسیت ینی هەندێک جار تۆ وەکو باسم کرد ئەچیتە ناو کۆمەڵی خەڵکەوە لە فەرمانگەیەکە لەگەڵ کۆمەڵی خەڵکای لە ژوورێکە کە هەمویان برادری خۆتن لەوانێ 20 ساڵ 25 ساڵ بێ بەیەکەوە بن هەندێک جار هەندێک حاڵەت ڕوو ئەدات بۆ تۆ نەگونجاوە لەبەرەوەی کە تۆ خودی خۆت ناناسی سیر ئەەکەی بەرامبەرەکان وان خەفەتی پێ ئەخۆی کە ئەم حاڵەتە ڕوویدا یەک جارنا دوو جارنا سێ جارنا ئەبێ یعنی خۆت لە خودی خۆتە قەناعەت بە خۆت بکەیت کەواتە من جیاوازیەکم هەیە لەگەڵ ئەم کەسانی بەرامبەرمە خودی خۆم کەسێکی تایبەتم کۆمەڵێک چۆنەڵێیت طبیعەت و سروشتی خۆم هەیە بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ ئەگەر ئەم شتانەتیا بوو نەیکەی بە عقدە نەیکەی بە خەفەت لە دڵ تا بمێنێتەوە ململانیە ببێ بە ڕق چونکە خوا نەخواستە جاری وایە ڕق دروستەکا بۆ بەرامبەرەکەت کە بەدەست خۆشن نییە باشترین حەل ئەوەیە کە تۆ بێیت بەرامبەرەکەت ئاگادارکەیتەوە بڵێ کاک فلان کەس باجی فلان دادە فلان من طبیعەتم وایە سروشتم وایە خۆم ئاوام بەم شێوەیە بۆیە زۆرم لێ مەکەن کە بێم بۆ فلان شوێن تااقەتی زۆر کە ئەمەت کرد معناوە تۆ خودی خۆت ناسیوە ئەتوانی بەرامبەرەکە بڵێ بەس ئەگەر خودی خۆمان نەناسین بە تایبەتی کۆمەڵی شەرقی خۆمان بە عام کۆمەڵی کوردەواریشمان یەک عادەتمان هەیە لە خود نەناسینە کە خۆت ناسی ئەتوانی ئەمە بکەی بەس لە خود نەناسینە توانای وشەی نامان نییە شەرممان هەیە یعنی جاری وا هەیە تەکلیفی ئیشێکت لێ ئەکرێت تۆ لە فەرمانگەیەکیت خودی خۆت ناناسیت کە تۆ کەسێکی شەرمنیت بەڵام بۆ بەرامبەرەکانت ناتوانی بڵێ ناکرێ و ئیشە تەکلیفی ئیشێکت لێ ئەکرێت لە ناو فەرمانگەکەی تۆیە ئەو ئیشە ناکرێت ناقانونیە سوور خۆت ئەزانی ئەم ئیشەش ناکرێت بەڵام لەبەر ئەوەی کە کەسێکی کۆمەڵایەتیت وە خودی خۆت ناناسی و ئەوەندە شەرمنیت توانای ئەوە نییە پێی بڵێ ناتوانم ئەم ئیشە ناکرێت ناتوێت تەریقیکەیتەوە باشە کاکجان زۆر جار ناچێتە چوارچەوەی ئەوەی کە ئەو کەسانێک کە توانای دەربڕینیان نییە هەستەکەی ترسێکیان لایە یعنی ترسێک لە ناویانایە ئەم ترسەش لە خۆ دروست نەبووە لەوانەیە لە مناڵیەوە لەگەڵی هات بێ بۆ زۆر کەس هەیە لە مناڵی و ئەمەنە لە خێزانێکی تەندروست پەروەردەیەکی باشکراوە متمانەی بەخۆیەتی لە بابەتی خودناسیە یعنی زۆر بەرجۆمانەکەوێت ژن و مێردێک بن دوو هاوڕێ بن دوو کەس بن بەرێکەکەون هەموو مەمار بەرجۆکەوتووە ئەڵێ من کە توو ڕەبووم بەس جوابم مێرەوە دوای چەند دقەیە چاکەم ئەمە خۆی ئەناسێت ئەمە نمونەیەکە یان هاوسەرەکەی بەژنەکەیڵێ ئەڵێ گەر تۆ جوابم بیت و ئەوەی کە من زیاتر توو ڕابم و زیاتر هەڵەچم ئەمە کەسێک توانێت دەری بڕێ کەسێک هەیە ئەم شێوازەیە هەیە بەس نازوانێت دەری بڕێ بۆیە زۆر جار کێشەی لێکێتەوە زۆر جار ترسێکی زۆر دروستەکە چۆن بتوانین ئەگەر من بەرکەوتنێکمە بێ ئەزمونێکمە بێ لەگە سەحرا ئەزانم کۆمەڵێک تایبەتمەندی هەیە ئەبێ پارێزگاری لێ بکەم کەواتە هەرو کەسە خۆی خودی خۆی نییە ئەتوانی چواردەوریش و کۆمەڵگاش ببینە بەشێک لە یارمەتی دەربەوەی کاو کەسە تۆزێ خۆی بەناسی و خۆی دەربخات خۆی خودناسی ینی ئەمەی کە ئێمە باسی لێ ئەەکەین کاتی خۆی فرۆید کە یەکێکە لە دەروون ناسەکان و دیکارد یعنی کە یەکێک لە فەیلسوفەکان زۆربەی وەخت
باسی کەسایەتەکانیان کردووە کە چۆن مرۆڤ بتوانێت خودی خۆی بناسێت و بەسەر ئەو هەستانەیە زاڵ ببێت واتە بە خوێندنەوە و بە بەشداریکردن لە چی بەشداریکردن لەو بابەتانەی سە بۆ نمونە ئەو کتێبەی کە باسمان کرد ئاماژەتان پێدا ئێمە بەردەوام لە دەرەوەی لە ڕێکخراوەکان لە ماوەی 2 ڕۆژاوەکو خولێک ئەیلینەوە نەزەرەیە کە پێوترێت نەزەرەی مایرس برێکس ینی وەکو خول ئەیلینەوە بیردۆزێکە لە ئەسڵا زانایەک دایناوە کارەلیۆنغی پێ ئەڵێن کە باسی کەسایەتەکانەکات ئەڵێ کۆمەڵە کەسایەتی هەیە متمانی بەخۆی هەیە ئەمانە چیان ئەمانە زۆرتر لە پارێزگارەکانن کاک سەرکۆ ینی ئەو کەسانی کە باست کرد بە هاوسەرەکەی ئەڵێ وەڵامم مێرە و خودی خۆی ئەناسێت زۆرتر پارێزگارەکانن بەڵام ئەو کەسانی کە کراون کە کۆمەڵایەتین زۆرترینی کێشەکان بۆ ئەو کەسانە دروست ئەبێت بۆچی لەبەرەوەی کە بەردەوام صفەتێکیان تایە ئەم کەسایەتێک کراوانە بەردەوام حەز ئەکات خۆی دڵخۆش کات بەرامبەرەکانیشی دڵخۆش کات ینی وەکو خۆی خودی خۆی سەیری بەرامبەرەکانی ئەکات ئەوە کێشەکەیەتی لە خودی خۆیەوە سەیری بەرامبەرەکانی ئەکات ینی وا ئەزانێت هەموو کەسێک وەکو خۆیەتی بۆیە مامەڵە لەگەڵ بەرامبەرەکانێکا وەکو خۆی لێرەیە کێشەکەی بۆ دروست ئەبێت بەڵام پارێزگارەکە پێچەوانەی ئەمە پارێزگارەکە بۆ هەموو شتێک بۆ هەموو کەسێک سنوور و قاڵبی خۆی بۆ دائەنێت بۆیە ناکەوێتە ئەو هەڵانەوە کەواتە کە خودی خۆتی ناسیتەوە ئەو کاتە ئەتوانی ئەم سنوورەی بۆ دابنین ئەمە لە خولەکانمان تەرکی زۆرەکەینە سەر ئەوە ینی باوەڕتان هەبێت زۆربەی وەخت کەسانی چیتیا بووە بەشداری ئەم خولیان کردووە کە من خۆم وتومەتەوە هاوسەر بوون بەیەکەوە ژن و مێرد بوون بەیەکەوە تەمەنیشیان زۆر بوو یان توانین بڵین تەمەنیان لە سەر و 40 ساڵیەوە بووە کە هەندێشتم بۆ باس کردوون وتومە هاوسەرەکان بەیەکەوە ئاوا ئەکەن یەکتری ناناسن ئەسڵی کێشەکە لێرەیە لە بەروی خودناسیە دوای خولەکاتوێتی مامۆسا زەحمە نەبێت تۆ ناسیاوێکی ئێمە قسەی بۆ نەکردووی نامان ناسی لەوە پێشتومە بۆ و توی وڵی ئەوەی تۆ باست کرد هەمووی لە ئێمە هەیە ئەڵێ لە ماڵی ئێمە باسی ئێمە ئەەکەی کەواتە عیلمەکە کاک سەرکۆ زانستەکە شتەکە بوونی هەیە بەڵام هەنگاونان بۆ ئەوی کە تۆ خودی خۆت بناسی ئەبێ بە دوایە بڕۆیت بخوێنیتەوە بەشداری خوڵ بکەیت زۆر شت هەیە لەسەری ئەگەر بتێ شارەزاوی و کێشانت نەبێت ئاستی ڕۆشنبیری کارگیر ئاستی ڕۆشنبیری خۆت بەرزکەیتەوە بخوێنیتەوە لەسەری بەڕاستی یعنی وات لێت دێت ئەتوانم بڵێم لە 5 کێشت ئەمێنێتەوە لە 5 کێشەکانت حەل ئەبێ بە خودناسی زۆر سپاس کاتە بە هیوای ئەوەی هەمومان هەڵبین لەمە بە دوای خۆمان زیاتر بناسین ئەو بەشی کە ناتوانین بیگۆڕین قبوڵیکەین ئەوەشی کەوەکو بۆ نمونە خاڵی لاوازە هەڵبین چاکیکەین زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ دیارەکە سپاس بۆ ئێوەش هیوادارین هەموو ئەو کەسانەشی کە ئەیانەوێت زیاتر لە خودناسی و لە کەسایەتەکان تێبکەنم کتێبە کە کاکشتیان ئامادەی کردەوەری جێڕاوە بێگومان کۆمەڵە زانیاری زۆر بە سوودی تیا کە بتوانین ئێمە سوودی لێ ببینین دووبارە سپاس بۆ سپاس بۆ ئێوەش دەست خۆش بێت خۆشی